سیڤی بەڕێز ئومێد خۆشنا وەکو کاندیدی پارتی دیموکراتی کوردستان دوێنێ بەدەستمان گەی ئێمە لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ خوشکوبرایانم کۆبوونەوەیەکمان ئەنجامدا وەکو فراکسیۆنی پارتی دەردەشەی سیڤیەکەمان کرد بەڕێز کاک ئومێد و دواتر بە نووسراوێکی فەرمی فراکسیۆنی پارتی دامانە دەستەی سەرۆکایەتی بۆ ئەوەی کۆبوونەوەیەکی ئاسایی ڕێ بکرێت لە ناوەڕاستی هەفتەی داهاتوو خۆتان ئاگادارن کە پارێزگاری هەولێر بەڕەحمەت بی دکتۆر فرسەت کە ژیانی سپارت ئەو شوێنە فەراغ بوو ئێمە بە پێویستمان زانی لە پارتی دیموکراتی کوردستان چاوەڕوانیەکی زۆریشمان کرد لە ماوەی ڕابردوو کە بتوانین باشترین کەس باشترین کادیری پارتی بتوانین خزمەت بە شاری هەولێر بکاتن لەسەر ئەوە ساسا کاک ئومێد کاندید کراوە لەلایەن مەکتەبی سیاسی و سەرکردایەتی پارتی و هەروەها بە ڕێزەنابی سەرۆک هەفتەی ئایندا بە تاکید کۆبوونەوەکە ئەنجام ئەدرێ و بەهۆ بۆ زانیاریشتان بە پێی یاسایی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم ڕێگە پێدراوە هەر کەسێک لە سنووری پارێزگای هەولێربی ئەو مەرجانێکە لە بۆ پارێزگار هاتیە لە یاساکە دەتوانی سیڤی خۆی پێشکەش بکە بە پێی زانیاریەکانی ما هەندێک خەڵکی تریش سیڤی خۆی پێشکەش کردیە بە دەستەی سەرۆکایەتی بۆ چێبڕکەیەکی لە ناو پرۆسەکە بکاتن پرۆسەیەکی دیموکراتیە ئینشاءڵڵا لە هەفتەی داهاتوو کۆبوونەوەکە ئەنجام ئەدرێت.